لە کەرکووکەوە لەگەڵمانە دەریا سڵاو لێبێ زانیاری چیتر هەیە لە لای تۆ چی هێژ زانیارێک سەبارەت بە قەیرانی غاز لە کەرکووک؟ بەڵێ مەریوان سڵاو لە تۆ سڵاو لە بینەرانی NRT. ئێستا من لە بەردەم کۆمپانیای پڕکردنەوەی غازی کەرکووکم کە لە هەفتەی ڕابردوودا نرخی غاز لە کەرکووکدا وێڕای ئەوەی کە کۆمپانیای غاز لە کەرکووکدا بوونی هەیە، بەڵام بە ڕێژەیەکی بەرچاو نرخەکەی گران بوو کە لە نزیکەی 7,000 دینارەوە بوو بە 10,000 تا 15,000. ئێستا کۆمپانیای پڕکردنەوەی غازی کەرکووک بڕیاریدا و هەر هاوڵاتیەک ئەگەر دەیەوێ نرخی با بڵێن غاز پڕکات، نرخەکەی ئەوە دەتوانێت بێت سەردانی کۆمپانیا بکە وەک لە پشتی منەوە دەردەکەوێ بە تەنها 5,000. من دەمەوێت بۆ زانیاری زیاتر لەبارەی نرخی ئێستای غازەوە بچمە لای چەند وەکیلێ و دەمەوێت بزانم بۆ لە هەفتەی ڕابردوودا نرخی غاز بەو شێوەیە هەڵاوسا. بۆ ئێستا من وەکیلی غازم لەگەڵا دەمەوێت بچمە لای بزانم بۆچی نرخی غاز لە هەفتەی ڕابردوودا گران بوو. سڵاوت لێبێ، من ئێستا ڕاستەوخۆ لەگەڵتام ئەگەر پێم بڵێ لە هەفتەی ڕابردوودا نرخی غاز بۆ گران بوو. حقیقەتەن نرخی غاز ڕاست بوو، گەیشتە 10,000 بۆ 15,000. ئێمە وەک وەکیلە ڕسمیەکان لەناو شاری کەرکووکە بە تایبەت ئەم مەعامەلە بە هەموو شێوازێک تەوزیعمان کردا بە سعری ڕسمی بە 7,000. بەڵام لە چەند ساحەیەکەیە وەکو لە بازاری ڕەشە خۆمان هەموو کەسێک ئەزانێ بەکەی ئیفرۆشن بەدا بۆ 15,000. ئێمە داواشمان کردە چەندجار لە مەجلیس داوامان کردە لە کاک ئەحمەد ئەسکەری، لە کاک جەمال مەولود و وەکو لجنە تاقا و لە نوێنەری منتوجاتیش وەکو کاکاوە وتومانە لە ساحەکان بە 5 ئیفرۆشن کەیەکان وەری ئەگرن بە 6-7 بڵەوە پڕی ئەەکەن کەیەکانی دەنێت دە 12,000. ئەوە لەسەر ئێمە وەکو وەکیلی ڕسمی و داواشمان کردە ئەوانە نەمێنێ وەکو وەکیلی ڕسمی ئێمە زەریبادین عوملادین بە هەموو شێوازەیەگەڵ حکوومەت هاتین، بەڵام ئەوان هەڵەسن بەو جۆرە ئیفرۆشن. باش ئەگەر پێمان بڵی بۆ لە هەفتەی ڕابردوودا نرخی غاز گران بوو بۆ ئەم خەڵکانی کە غاز ئەفرۆشن ئەو هەلا خۆزن؟ حقیقەتەن خۆی غازەکە تۆزە کەمی کرد، لە غاز شیمال شۆ کەمی کرد بۆ چەند مەحافەزەی ترشە ڕۆژ کە داواشمان کرد لە مامۆستا حەمدان کە ئەوانە بڕێت بۆ شاری کەرکووک. چکوم شاری کەرکووک یەکەم شت شەیدێ زۆری داوە، دووەم شت لە غاز شیمال لە ناو شاری خۆمانە ئەبێ شاری کەرکووک ئیسفادەی لێ بکە لەبەرەوەی تا ئێستا شاری کەرکووک بەدەستی نەوت و غاز و بنزین و گاز و ئەوانە ئەچەوسێتەوە. حقیقەتەن شاری کەرکووک ئستاهلا کە بە هەموو جۆری یارمەتی بدرێ. لە ئێستادا نرخی غاز بە چەنە لە بازار؟ ئێستا زۆر باشە، وەکیلەکان تەوزیعەکەن بە 7,000 ڕسمی و مەعمەلەکانیشی وەکو حکومی بە 5,000 سعری ڕسمی حکومەت ئەیفرۆشێ. بەڵێ سواس بۆ تۆ. بەڵێ مەریوان، ئەمە وتەی وەکیلێکی دابشکردنی غاز بوو کە باسی لەوە کرد لە ئێستادا نرخی غاز لە کەرکووکدا بووە بە نرخە جێگیرەکەی خۆی کە لە ڕابردوودا هەیە. من ئێستا دەمەوێت بچمە لای یەکێکی دیکە لەو فرۆشیارانەی غاز بزانم لە ئێستادا نرخی غاز لە کەرکووکدا چییە. سڵاوت لێبێ لە پەخشی ڕاستەوخۆیان لە NRT. ئەگەر پێمان بڵێ لە ئێستادا نرخی غاز بە چەنە لە شاری کەرکووکدا و بۆچی لە هەفتەی ڕابردوودا نرخەکە بەو شێوەیە بەرزەوە بوو؟ ئێستا ساڵی ڕسمی 7,000 سایە حکوومەتی خۆمە لە شاری کەرکووک و هۆی کەمیەکەشی بۆ بەغا گەڕایەوە، لە بەغا و بۆ بەغایان نردو لە غاز شیمالەوە حسەی کەرکووکیان کەمەوە کرد بوو بۆ هەولێر و سلێمانیش هەر لە قسەی غاز شیمالەوە ڕۆی بۆ ئەوێ. لە ئێستادا نرخی غاز لە کەرکووکدا چەنە؟ 7,000 سعری ڕسمی. ئەم گرانیەش هۆی کەیەکانە، کێ زۆر هەیە وەکالیان نییە. سایق تەکسی وەڵڵا ئەزانم سایق تەکسیە کەی کڕیوە غازە فرۆشێ، واتە هەندێک کەسەیە ئیستیغلالی بازارەکەن. باڵێ بە فعلی و لە خوایەکی ئێوە سعر گرامی و بە گرام بفرۆشێ. سپاس بۆ تۆ. بەڵێ مەریوان، ئێستا من دەمەوێت بۆ زانیاری زیاتر بزانم لە کەرکووکدا ڕۆژانە بڕێکی چەند غاز بەرهەم هێنرێ. دەچمە لای بەڕێز ڕێبوار تاکو بەڕێوبەری با بڵین وێستگەی پڕکردنەوەی غازی کەرکووک بزانین ئەو لەبارەی نرخی
بەرزبوونەوەی غاز لە کەرکووکدا چی وتەیەکیە کاک ڕێبوار ئەگەر پێمان بڵێ لە ئێستادا لە پارێزگای کەرکووک چەندێ غاز بەرهەمهێنرێ ڕۆژانە سەرەکی بە خێراتری کانەڵەکەتانەکەم بۆ کارێکی غازەکەمان ئەوەی ڕاستی بێ کە تاقی قسوای مەعمەلەکە مەکسیماڵی لە 2500 بۆ 3000 بەتڵە تۆزێ ئەم فترێ ئەم ئەزمەیە ڕوویداوە ئینتازمان بووتە لە 5000 بۆ 6000 بەتڵ و ڕۆژانە ئینتازمان بەردەوامە و بۆ هەموو هاوڵاتیانی شاری کەرکووک ئاواتخوازم کە پێیان بگەێنم کە دوو کارگەی غازمانەیە حکومیە سەر بە حکوومەتی بەغایە ئەم دوو کارگە غازە بێعی مباشرمان تیا هەیە بە ئەمری جەنابی مامەسا حەمدان کەوا بەرەبەری لقی بەشی غازە لە کەرکووک بەڵێ دەریا ئەفرۆشین بە هاوڵاتیان بە 5000 و ڕۆژانە ئەتوانم پێت برم لە 500 بتڵ بۆ 750 بتڵ لە بەردەم کارگەی ئێمە ئەفرۆشێ هیوادارم هەموو هاوڵاتیان ڕووبکەن لەم دوو کارگەیەمان کە بۆ کڕینی غاز بە سعرێکی هەرزان نەک بیکڕن بە سعرێکی گران و لە بازاری ڕەش ئەگەر پێمان بڵێ لە هەفتەی ڕابردوودا ئەو هۆکارە چی بوو کە نرخی غازی لە کەرکووکدا گران کرد ئەو هۆکارە هۆی شەریکەی غاز شیمال بوو تۆزێکی بڵێن ئیشی تەکنیکی تیا بوو خەلەلێکیانە بوو سیانەیان کردبوو تۆزێ ئینتاجی غازی سائل کەمی کردبوو لە شارەکە و لە هەمان کاتشا چەند ساریەکمان هەیە لە ناو شاری کەرکووکەوە هیچ ارتباتێکی بە هیچ دائیرەیەکی حکومی بەرهەمەنەوتەکان نییە ئەمانە هەڵستان لە چەند ساحەیەک ئەم غازانیان نەکڕی بە سعرێکی گران و لە هەمان کاتە لە بازاری ڕەش ئەیان فرۆشتە سەر هاوڵاتەکان دوا پەیامت چییە بۆ هاوڵاتیان کە بێن لەم شوێنەدان غاز پڕکەن کە نرخەکەی 5000 دینارە دوا پەیامم ئەوەیە کە هەموو هاوڵاتیان بە پێ خۆشحاڵی و خزمەکاری هاوڵاتین ئێمە لەم شارە بەئەخەر شاری کەرکووک کە شاری باو باپیرانمانە